یەک لە سیفەتەکانی کەسی حەسوود ئەگە بیناسینەوە ئەوەیە هەرگیز ینی پیرۆزبایی لێ ناکە. یعنی ئەتوو سەرکەوتنەکەت بەدەستی نایە بە ماندوو بوون و ڕەنج و ئارەقەی نیوچەوانی خۆت بەو شتە گەیشتی، یان دەبینی شەهادەتی بەرزتی نایە، بڕوانامەکی بەرزە، هەرگیز پیرۆزبایی لێ ناکە. زۆر لەسەری قورسە تەنانەت لایکێکیش بکە، ئەگە بڵاوت کردیتەوە کۆمنتێکیش بکە، بشیکە ڕوبەڕوو ئەگەر بیکە مەسەڵەن پیرۆزباییەکە لێ بکە، زۆر بە کزی دەڵێ پیرۆزە، زۆر بە کزی یەکسەر دەیناسیەوە ئەوە حەسادەتی هەیە. چونکە ئینسان ئەگە حەسوود نەبی ماشەڵڵای دەکا، تۆزێک ئەوە دەکا، تەشجیعت دەکا، هانت دەدا، هەل لە خۆتەوە هەست بە گەشببینیەک دەکەی، بەڵام ئەو هەرگیز لە ڕووی نایە لەسەر دڵی زۆر قورسە پیرۆزبایی لێ بکە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم کەسی حەسوودەکە بمانە بیناسینەوە، کاتێک کە باسی سەرکەوتنەکانی خۆت دەکەی ئەو دەڵێ ئەمنیش ئاوام کرد لە ڕابردوو ساڵی فلان بڕوانامەم هێنا، ئەمنیش زۆر مشارەکەی ئەو شتانە دەکەم، بەشداری دەکەم. یعنی دائیمەن خۆی مقارنە دەکە بەرامبەر بە تو. ئەتوو باسی سەرکەوتنی خۆت کردیە، باسەکە باسی تووە، ئەو باسەکەی دەینی پەلچێشی دەکا، دێخاتە ناو ساحەکەی خۆی باسی ئەوەکانی خۆی دەکا. خۆ باسی تو نەبوو، ئەتوو بۆ باسی خۆتی ناگۆڕێ، وایە نە؟ ئەوە لە حەسادەتیەوە هەیە. بۆی چونکە کەسی حەسوود لە بیرتان نەچی هەست بە نەقز دەکا، چونکە ئەگەرە تو باسی سەرکەوتنی خۆت کرد ئەو وا دەزانین لە بەرامبەر ئەو سەرکەوتنی تو کەمیەکی هەیە، هەست بە نەقز دەکا، هەست بەوە دەکە کە ئەو نیتی دەیەوێ ئەو کەلەنەی خۆی بە باسکردنەکەدا پڕ کاتەوە. ئەوە خاڵی دووە. خاڵی سێم ئەگەر بمانەوێت کەسی حەسوود بناسینەوە، طبعاً کەسی حەسوود بە نهێنی و بە ئاشکرا عەداوەتی خۆی ڕادەگەیەنی، دژایەتی تو دەکا، بە نهێنیبی بە ئاشکرابی یەکسەر ئیعلان دەکا کە ئەتوو لە بەرچاوی ڕەش بووی، بۆیە قەت پێی خۆش نییە تو سەرکەوی، هەرگیز لەگەڵ ئەوە دانیە کە تو سەرکەوتنەکەتەبی، دائیمەن لەگەرەوەدایە کە لەکەدار دەکا. یعنی خاڵی چوارەم ئەوەیە کە دائیمەن هەوڵی ئەوە دەدە لەکەدارت کە، بە جۆرە لە جۆرەکان باست دەکە کە لەو کەسایەتی خۆت لە هەیبەت و کەسایەتی تو بێتە خوارێ، لە بڕی ئەوەی تەشجیعت کە و دەستت بگری قاچت دەگری، ڕێگە نادا تو سەرکەوی. هەلێکیشی بۆ بڕەخسێ بە هەر جۆرێک لە جۆرەکان بی یەکسەر پەلکێشت دەکاتن بەرەو لای خوارەوە، لێ ناگەڕە قەت ئەتوو سەرکەوی. بۆیە ئەگەر لەسەر حیسابی کەسایەتی توبی، لەسەر حیسابی زڕاندنی ناوی توبی دەیکا، گرفتی لەگەڵ بابەتە نییە. خاڵی پێنجەم لە ڕوو مەدحت دەکا، پاشەم لە زەمت دەکا. یعنی ئەگە بتەوێت کەسی حەسوود بناسیەوە ئەوە بزانە لە ڕوو دوێ بە شان و باڵتدا هەڵدەڵێت، ئەوە دەکا، بە جۆرە لە جۆرەکان باست دەکە، ئاوا مجاملەی زۆرت دەکا، بەڵام تەماشا دەکەی لە پاشەملا زەمت دەکە، قسەکانیش دوا بۆ دەگەڕێتەوە. ئەتوو قەت تەوەقوعی ئەوە ناکەی باشە ئەو شەخسە تازە لەکنە من بوو ئاوای گوت، ئێستا چۆکن کەسێکی دیکە زۆرەشی دیکە ڕەفتار دەکات، زۆرەشی دیکە گفتار دەکات، کەواتە ئەوەشیان زۆرەکە لەوەی کە بتوێ بیناسیەوە.